کاگەس و حەزەکەم بزانم جەنابەت ینی ئێستا دەرفەتت نەما بە هیچ شێوەیەک بۆ چاپکردنی کتێبەکە یاخۆ ڕێگەی تر هەیە بتوانانی بیگریتە بەر بۆ چاپکردنی کتێبی دۆزەخی حەقیقەت؟ والله بەجددی هەستەکەم دەرفەتمان نەماوە بۆ بە تایبەتی من دەرفەتم نەماوە بۆ چاپکردنی ئەو کتێبە لەگەڵ چاپخانەکانە قسەم کردوتیان ئەگەر ئەو کتێبە چاپ بکەین ڕەنگە لە بازاڕا پۆلیس و ئاسایش و پیاوی حکومەتدەمی کۆی کاتەوە زانی پیاوی حزب کۆی کاتەوە ئەمە زۆر ئاسانیشە مثل لە حێک پڕەکەن لە چەگار و چین کتێبەکە لە بازاڕ هەمی کۆکەنەوە تر کەس نازانێت سوتێرن فرایل لەبەرەوەی ژماری سپاردنی پێوەنی یعنی بویان هەیە یعنی بۆ ئەتوانن یعنی قانون لە ئێمە چییە یاسا حیزبی با بڕێوە یاسا شتێک نییە بۆ مرۆڤەکان لە وڵاتی ئێمە یاسا شتێکە کە حکومەت یان حزب بڕیاری شتێکیە کە ئەم شتە نەکرێت کەواتەتر یاسا بەحسابەتر یاسا لەوێ هەیە جا من زۆر لەوە ترسم من زۆر هەوڵی ئەوەما کە ئەو کتێبە هەر شێوازێک بێت چاپ بکەم من هەوڵما شتێ بکەین بەبێ ژماری سپاردن بەڵام هیچ چاپخانەیەک ناوێرێ ئەوە بکات لەبەرەوەی زەرێکی زۆر گەورەیە حکومەت دەتوانێت کۆی کاتەوە حتا ڕادەیەک من دوێنێ لەگەڵ شوێکێکا قسەم کرد چاپخانەیەکی گەورەی هەیەوتی ئەگەر بیکەم ئاسۆ لەوانەیە هەر من لە شوێنێکی ترەوە هاتم لەوانەیە هەر دیپۆرتم کەنەوە لە کوردستان ئازانی جا من لەوانە ترسم بە بۆنێ کتێبەی منەوە کەسانێکی تووشی عەزێت بن نەزانی بە بۆنێ کتێبەوە حکومەت و دام و دەستگاکانی حکومەت عەزێتی هەنێ خەڵک بن زەرەر لە هەنێ خەڵک بن زەرەر لە هەموو ئەو شتانە بن بەڵام بەجددی بە وەزیری ڕۆشنبیریەوە یان بەجددی من بۆ کاربەدەستانی حکومەت دەڵێم من ئەم کتێبە هەر چاپەکەم یانی کاگەس وەگەر یارمەتیم بێ حەزەکەم بزانم بێجگە لە سەنتەری میترۆ چ لایەنێکی تر لەو ڕێکخراوانەی کە بە ڕێکخراوی کۆمەلگای سیڤیل دادەنرێن و داکۆچی لە مافە سیڤیلیەکان دەکەن لە ناو نووسەران یا لە ناو ڕووناکبیراندا چ جۆرە پشتیوانیەک بۆ ئەم کتێبەی جەنابەت داتۆتە ئاراوە؟ بەڵێ دوێنێ من نامەیەکی ئەمریکان پێم پێگەشتووە قەڵەمی نووسەرانی ئەمریکا هەڵبەت لە سەرۆکی لاری سمیثەوە پێم گەشتووە ئەڵێ ئێمە بەجددی پشتیوانی دەکەین و بەجددی کاری لەسەرەکەین هەموو دۆکومنتەکانمان بۆ بنێرە لە ئەنتەرناشناڵی شەونامێکم پێگەشتووە ئەنتەرناشناڵ پێنەوە ئەڵێ هەرچی دۆکمنتت هەیە بۆ ما بنێرە ئێمە کار لەسەر ئەو دۆکمنتانە ئاکەین دەستگیرۆ پەیامنێرانی بێسنوور داوای وردەکاریەکەکەن لەسەر کتێبەکە و ئیش چۆنێتی قەدەغەکردنی و کتێبۆ سانسۆرکردنی ئەوانیش دوێنێ بۆم ناردن ئێستا بەجددی لەم دوو سێ ڕۆژەیە بەجددی لە هەوڵی ئەوان و هەموو برادەرەکانیشم بە تایبەتی لە ئەوروپا و لە زۆر بەی شوێنەکان لە دروستکردنی ئەو فشاریان کە ئەو کتێبە ناکرێت ڕێی لێبژیرێ ناکرێت بگرێت سانسۆر بکرێت ناکرێت قەدەغە بکرێت وا بکرێت کە بەجددی حکومەت ڕێ بە ئەو کتێبە بات ئەبێ چاپ بکرێت یانی کاگەسۆ ئەکرێ پێمان بڵێ ماوەی چەندە سەرقاڵی نووسینی ئەم کتێبەی؟ والله تقريبا 3 ساڵە بێت سەرقاڵی ئەم کتێبم بەجددی بەڵام ئەو دۆکومنتانەشی کە لە کتێبەکەیە هەیە توانم بڵێم تقریبا 8 ساڵی دۆکومنتەکەتیایەتی بەناڕەحەتێکی زۆر ئەو کتێبم تاو خۆ دەزانی لە منفا و لەو دەردەسەریە وڵاتانەیە و کتێب نووسین و گەڕان بە دوای دۆکومنت و بەڵگە و ئەو هەموو شتانەی کە هەیە بەجددی قورسا و من زۆر هاوکاری باشم هەبوو لەمایە بە تایبەتی سەنتەری میترۆ بە تایبەتی پەیامنێرانی بێسوور زۆر سپاسیانەکەم سیکی جەی زۆر سپاسیانەکەم سپاسی کاک ڕەحمانەکەم سپاسی کاک ئەلەن مەحوی و سپاسی هەموو کەسانەکەم کە بەجددی کاریان سپاسی فۆتۆگرافارەکانەکەم گۆران عوسمان سەرتی عوسمان یحیا بەرزنجی هەموو ئەم فۆتۆگرافەرە باشانی کە لە کوردستانە هەرچی پێشەرکاری و هەرچی شتێک کراوە بەرامبەر ڕۆژنامە نووسان و بەرامبەر میدیاکاران و بەرامبەر نووسەران هەمیان بۆ ناردوون ئەو بەڵگەنامانەی کە جەنابەت پشتی پێبەستون بۆ کتێبەکەت هەر تەنها بەڵگەنامەی خۆجێین لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا یا بەڵگەنامەی نێونەتەوەیشی تێدایە کە قسە لەسەر هەرێمی کوردستانەکە؟ بەڵێ زۆر سپاس بۆ پرسیارە هەڵبەت چەند بەڵگەنامەی کوردستانی تایە ئەتوانم بڵێم ئەوەندە بەڵگەنامەی هینیشم بەکارهێناوە جیهانەکان بەکارهێناوە و ڕێکخراوە جیهانەکان و کەوتم سیپی جێ و ئەنتەرناشناڵ پێین و ئەمنستی ئەنتەرناشناڵ و دنیایەک راپۆرتیان لەسەر کوردستان لەسەر دنیا بڵاوکن زۆر لەسەر و پێشەکاریانە هەموو ئەوانە ئەمە نەکرا ئاماژەم پێوە دەقاودەق ئیشم لەسەر کردووە هەوڵماوە زۆر ورد ئیشی لەسەرکەم لەبەرەوەی بۆی ببێتە هینە لێکۆڵینەوەیشی ئەکادمی ببێتە لێکۆڵینەوەی کە ئەڵی ریسێرچ کە ئەڵی داتا ئەتر مەجای ئەوە نمێنێ بۆ نمونە مەسعود بەرزانی بڵێ یان مامزرا بڵێ یان سەرۆکی حکومەت نەشیروان بڵێن وەڵا پێشکاری نەکراوە لەبەرەوەی ئەم داتایانە داتای حەقیقین ئەم ڕسمانە ڕسمی حەقیقین یعنی لێدانی ئاسۆس هەردی ڕسمێکی حەقیقیە لێدانی ڕێبین هەردی ڕسمێکی حەقیقیە
امنستي انترناشونال دفاع لا ئاسۆسەکە یعنی ئەمە هەموو ئەمانە ڕۆگەن بۆ ئەوەی کە ئەمانە چیان کردو بەرامبەر ڕۆژنامە نووسان یعنی لە حەڤەی شوباتە چی فێەوە بەرامبەر خەڵک هەموو ئەم شتانە و بەڵگانە بەجددیە بە ئیشی لەسەکرێ دەسەڵات محاسبە بکرێت لەسەر ئەم شتان یعنی بەسەریا تێنە پەڕێ بۆ نمونە زەردەش عوسمان بۆ دۆسی زەردەش عوسمان دابخرێ من پرسیارەوەکەم بۆ دۆسەی سۆرانی مام محەممەد دابخرێ هەموو ئەم ڕۆژنامە نووسانە بە کوشتنی هەڵدان و لێدان و فەلاقەکردن و نازان چی ئەمانەوە ئەبێ بەجددی ئیش لەسەرمەکری حکومەت محاسبە بکرێت یعنی ئەم کتێبەی من ئەبێ وا بێت بەجددی من وا ئیشم لەسەر کە ئەبێ حکومەت محاسبە بکرێت لەسەر ئەم پێشەکاریانەی کە کردوێتی بەرامبەر ڕۆژنامە نووسان و ئینسان دۆستان و ژیان دۆستان و یعنی تۆ زۆر بیتەوە لە لێدانی ڕێبین هەردی تێگەی کە چەند وحشی گەرانە پەلاماری ڕێبینیاننا چۆن وحشی گەرانە پەلاماری ئاسۆس هەردیاننا هەموو ئەمانە یعنی جێی گومانی گەورن جێی پرسیاری گەورن جێی تحقیقی گەورن یعنی بە تحقیق بە هەموو شتانە بکرێ بۆچی تحقیقی ورد لەسەر ئەو شتان ناکەن کە پەلاماری ئاسۆسیانە کۆمەڵێک چەگاری عمر فتاح یعنی ئەمە گرینگە بۆ ئەوەی کە محاسبەیەکی جدی بکرێت جدی بێ محاسبەکەی حکومەت لەسەر پێشەکاریان حکومەت و حیزب کاگاسۆ بەداخەوە ینی کاتی بەرنامەکە ئەن ئەوەندە مەودامەدا ینی حەز دەکەم دو مەسەلە لەم بەرنامەدا کە بیخینە بەردەم گوێگرانی بەرنامەی فەرەنگوتۆری کوردی لەلایەن خۆتەوە بێ چی بە گوێگران دەڵێ من زۆر سپاسی ئەو هەموو هاو خەمی و هاو دەنگیارکەم کە بۆ ئەم کتێبم بەڕاستی هاتە نووسین و هاتە قسەکردن و زۆر کەسانێکی زۆر ئازیز هاتنە بەنگ بۆ مەسەلەیە ئەمە زۆر گرنگە بەلامەوە بەڕاستی زۆر سپاسی هەموو ئازیزاناکەم کە هاو خەمون بۆ ئەو کتێبە دەرچێت من دڵنیایەکەمەوە یعنی جددی حکومەت تاسەر ناتوانێت ڕێگر بێ لە بەردەم نووسینەکانی ئێمە ئەتوانێت دەستگاکان هەمی داگیرکە و پۆرخی کابیکا بە دەستگاگەلێکی حیزبی بەس ناتوانێت مبکا بە حیزبی ناتوانێت کۆنتڕۆڵ مامکە ناتوانێت وامان لێ بکا کتێب دەرنەکەین ناتوانێت وامان لێ بکا ڕۆژنامە دەرنەکەین نووسین و ناتوانێت وامان لێ بکە پەیوەندیمان نەبێ بە ڕێکخراوە جیهانیەکانەوە کە بەڕاستی ئەو کردوانیان ڕستوات بین ئەو کردوانیان کە بەرامبەر ڕۆژنامە نووسانە پێ و ئاخرشتیان سانسۆرکردن و قەدەغەکردنی کتێبەکەی منە بەجددی لەیاڵین بە ئاسانی ئەو شتانە بەسەریان ناتێپەڕێ بە زۆر سپاسی هەموو لایەکەکەم بۆ ئەوە ئێمەش سپاس دەکەین هەڵبەتە من بۆ خۆم یەکێکە دەبم لەوانەی کە بە تامەزرۆییەوە چاوەڕوانی خوێندنەوەی کتێبە نوێیەکە دۆزەخی حەقیقەت دەکەم نووسەر و لێکۆڵەرەوە ئاسۆ جەبار سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی فەرەنگوتۆرەی کوردیدا زۆر بەڕێزم عەزیزتان کێشە هەر بژین زۆر سپاس دەکەم خۆشەویستانم لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی فەرەنگوتۆرەی کوردی تا بە یەکگەیشتنەوەی داهاتوومان هەر شاد و سەرفراز بن.